ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. زۆر سپاس. ئەلەم کاتە هەستیارەدا کە ڕۆژاوای کوردستان پێویستی بە یارمەتێکی بە پەلەی مرۆیی هەیە. دەستگای خێرخوازی بارزانی وەکو هەمیشە پێشەنگە لە هاوکاریکردنی خەڵکی لێ قەما و لە هەر کوێ بن بە تایبەتی کورد. بە چه ئامانجێکەمەتان ئەنجامدا و تا چەند دەتوانن لەم کارەدا سەرکەوتو بن وەکو پێشووتر؟ هەر لە بیداتی دروستبوونی ئەو دەستگایە یەکێک لە ئامانجەکان ئەوە بۆ ڕاست پێدراویشی لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە کە ئەوەی ممکن بێ بە تایبەتیش کە خەڵکی ئێمە کوردستانیان بە شێوەیەکی گشتی بە قۆناغی زۆر سەختدا تێپەڕبوونە. یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە ئێمە لە هەر ئان و ساتێکی دژواردا لە تەک خەڵکی خۆمان بین و خزمەتیان بکەین. وەکو جەنابشت ئاماژەت پێدا و لە راپۆرتەکەشدا بە دیارکەوت کە ئێمە لە هەر شوێنێک کە دەستمان پێڕاگەیشت بێتن هەوڵمانداوە کە خزمەتکار ئاسا خزمەتی ئەو خەڵکە خۆشەویستە بکەین. ئامادەکاری پێویست کراوە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەم ڕەوشەی کە ئێستا لە حەلەب و لە عەفرین و لە ناوچەکانی تریشدا دروست بووە کە تیمەکانی ئێمە بە دەستێکی پڕ و دەستێکی خێرا و بە شێوازێکی بەرفراوان کە بە سپاسەوە هەر جێی خۆیەتی سپاسیان بکەم کە کوردستانیانی ئەوێ زۆر پاڵ پشتن لەوەی کە بە شێوازی خۆبەخش لەگەڵ تیمەکانی ئێمە ئەمەش وای کردووە کە ئێستا لەشکرێکی فراوان لە خەڵکی خۆبەخش لە دەوروبەری ئۆفیسی ئێمە لەگەڵ تیمەکانی ئێمە هاوبەشی بکەن بۆ ئەوەی هاوکاری پێویست بگەیندرێتە ئەو خەڵکە. لە راپۆرتەکەشدا ئاماژە بەوە درا کە نزیکەی 22,000 خێزان لەو ماوەیەدا گەڕاونەتەوە تەبیعی پەرت و بەڵاون لە گوندەوارەکاندا لە ناحیەکاندا لە ناو خودی شاری عەفریندا و دیسان لە هەندێک کەمپیشدا جێگیر کراون. ئێمە لە هەڵمەتەکانی داهاتوومان دوای ئەوەی کە دەست دەکرێت بە خواردنی گەرم وەکو ئاماژەی پێدرا و تیمەکانی تەندروستی پاکێجی خۆراکی حازرشیان پێ پێشوازی لەوە دەکەن. ڕاستە ژمارەی هاتنەکە زۆر کەمی کردووە بە بەراورد لەگە ڕۆژەکانی تر، بەڵام ئەو تیمانە و ئامادەکاریانە پێشکەش دەکەن بۆ ئەو خەڵکە و ئەوەی گرنگیشە بۆ هەموو شوێنەکانی تر کە ئاوارەکانی لێنە ئێمە ئامادەکاری. باشە بەڕێز موسا، ئەم خواردنانە لێرە ئامادە دەکرێن و هاوکاریەکان لێرەوە دەنێردرێن بۆ ئەوەیە لە ڕێگەی نووسنگەتان لەوێ نە بە تەئکید لە ڕێگای نووسنگەوە ئامادە دەکرێن لە هەر شوێنێک ئێمە ئامادەکاریەکان زیاتر لەو شوێنە دەکەین چکو بە تەئکید درەنگ دەبێت تا لێرەوە هاوکاریەکان بگەینە ئەوێ. بەڵام ئەگەر درێژی خایان ڕاوشەکە کە ئێمە تەمەن نادەکەین وانە بێتن بە تەئکید لێرەشەوە کاروانی هاوکاری تیمی هاوکاری پاڵپشتی دەگاتە ئەو تیمانەی ئێمە کە لە ناو مەیدانی کارکردندا کاری ئینسانی باشە. هیچ کێشێکی لوجستی بۆ دابشکردنی هاوکاری و گەیاندنی هاوکاری بۆ خەڵکە نییە لە بەردەم کارەکانی تیمەکانتاندا؟ دەستگای خێرخوازی بارزانی دەستگایەکی نێودەوڵەتیە، تعاملێکی بەرفراوانی هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان لەگەر ڕێکخراوە ئاژانسەکانی UN-یش. ئەمەش وای کردووە کە بە پێی پێویست دەستەبەری ئاسانکاریان بۆ بکرێت، ئاسانکاری پێشکەش بە تیمەکانی ئێمە بکرێت. بەڵام بە تەئکید کاری ئینسانیش وەکو هەر کارێکی تر کارێکی سەختە. ئێمە بەردەوام کێشەمان هەبووە، بەڵام ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بووە کە لە خزمەتی خەڵکی خۆماندابین و هەوڵشمان داوە بەسەر هەموو ئەو ئاستانگانەدا زاڵ ببین یان تەقبولی هەموو ئەوانە بکەین لە پێناو گەیشتن بە خەڵک و پێشکەشکردنی ئەو ئەرکێکە لەسەر شان. زۆر باشە. دوای و بانگوازی کە بڵاوتان کردەوە بۆ هاوکاریکردنی گەڕەکە کوردنشینەکانی حەلەب و خەڵکی دیکە لە عەفرین بە تایبەتی هەماهەنگیتان لەگەڵ هیچ دەستگایەکی دیکەی خێرخوازی نێودەوڵەتی یا پاڵپشتیەک بۆ هاتۆ بۆی کە بتوان کارەکانتان بە باشی ئەنجام بدەن؟ سپاسی زۆریان دەکەین کە ئێمە لەو دوو ڕۆژی ڕابردووە لەسەر خەت بووینە لەگەڵ دۆستەکانمان. دەستگای خێرخوازی بارزانی بەپێی ئەو تەجروبەی هەیە، بەپێی ئەو کارە جوانانەی کە لە کوردستان و لە ناوچەکەدا پێشکەشی کردوونە وای کردووە کە سوقلێکی گرانی هەبێت لە ناو مەودای ئینسانیەت بە شێوەیەکی گشتی و لە ناوکاری ڕێکخراوەیش بە شێوەیەکی تایبەتی هەر بۆیشە زوو وەڵاممان درراوە لە بەسپاسەوە لەلایەن LDS ئەمریکیەوە، لەلایەن ستێرلینگ فاوندیشنەوە، لەلایەن پیس ڤیلەجی ئەڵمانیەوە، کاریتاسی ئەڵمانیەوە و دیسان کۆمەڵی ڕێکخراوی تر هەنە کە لەوانەیە من ئێستا ناوەکانیانم لە بەر نەبێت تۆی فنی سویسری ئەمانە هەمویان ئامادەکاریان دەربڕیوە کە پشتیوانی کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی بکەن. هەم ئەم دوولایەنەشە خەڵکی کوردستان کوردستانیان بە شێوەیەکی گشتی کە هەمیشە لە ئەرکی وا سەختدا پاڵپشتن لە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی وەکو دەستگای خۆیان تەماشایان کردووە و پاڵپشتی ئێمەیان کردووە. لە هەمان کاتدا ئەو تەجروبە جوانە و ئەو شەفافیەتەی کە لە کاری ئێمەدا بەدێ دەکرێتن وای کردووە کە منەظەمات بە پەرۆشەوە هاواهەنگی و هاوبەشی بکەن لەگەڵ کارەکانی ئێمەدا. هەموو ئەمانەش پێکەوە وایان کردووە کە بەڕاستی لە هەر شوێنێک بین
توانراوە کارێکی جوان پێشکەش زۆر باشە لەم چەند ڕۆژەدا بە تایبەتی خەڵکێکی زۆر ئاوارە بوونە لە ڕۆژاوای کوردستان و لەو ناوچانە بە تایبەتی توانای نووسنگەکەتان سنووردار نییە بۆ یارمەتیدان و گەیاندنی هاوکاری بە هەموو ئەو کەسانێک کە ئێستا پێویستیان بە ئاماژەم پێدا کە بە تەکید سەختە بەڵام ئەو خۆبەخشانەوەیان کردووە کارێکی ئێمە زۆر ئاسان ببێت ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر لە خەڵکی بەتوانە خەڵکی بە تەجروبە لە مامۆستا لە کەسایەتی لە گەنج لە قوتابیان بە تایبەتیش ئەو ماوەیە کە ئێمە ئیشمان کردووە لەوێ تێکەڵاویەکی زۆر باش دروست بووە لەناو ئەو خەڵکە و مزداقیەتێکی باشیش ئەوەی کردووە حتا لە هەندێک شوێندا کە ئەبێنن زەختێک دەکەوێتە سەر کارمەندان ئەو خەڵکەوەکو شێوازێکی خۆپێشاندان دێن بە پێرە دەستگاوە و پشتیوانی لێ دەردەبڕن هەموو ئەمانەش وای کردووە کاری ئێمە کە ڕاستە کارێکی سەختە ینی 20,000 خێزان 22,000 خێزان ئەوە دەکەن نزیکی زیاتر لە 100,000 کەسە ئەمە بەڕاستی ژمارەیەکی زۆرە و لە هەمان کاتیش دەوەکو لە سەرەتاشەوە ئاماژەم پێدا کە ئەمانە لە جەیەکدا جێگیر نەکراون بەرد و بەڵاون بەڵام ئەو پشتیوانەی خەڵک لە ئێمە وای کردووە کە ئێمە بە پێی توانە بگەینە هەموو ئەو شوێنانە و بە تەکید لە مەودووە پێویستیش بێت تیمی هاوکاری لێرەشەوە دەچێت بۆ ئەوەی ئەوانەی ئێرە کە ئەزمموی زیاتریان هەیە لە هەماهنگگیکردندان ئەگەرمە ترسی ئەوەمان نییە کە ڕووماڵی کارەکانی ئێمە بکرێت لەم ناوچانەدا بە پشتگەرمی ئەو خەڵکە کە لە پشت ئێمەیە لە کاری ئینسانی باشە جگە لەو خەڵکەیە کاماژتان پێکرد هاوکاری دەستگاکە دەکەن ئایا دامەزراوەکانی ئێوەش هاوکاری ڕێکخراوی دەستگای خێرخوازی بارزانانی دەکەن بۆم هاوکاریانە دامەزراوە حکومیەکانی ئەوە بەڵێ بە سوپاسەوە هەمیشە مەسەلەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش لە پەیامەکەیدا زۆر بە وازەحی ئەوەی ئاماژە پێدراوە بۆ حاڵەتی لەو شێوەیە دام و دەستگاکانی حکوومەت هەموو هاوبەشیان کردووە بەستم هی ڕۆژاوای کوردستان و سووریا بوو هی ئەوان هی ئەوان دام و دەستگا ئیداریەکان لەو حاڵەتانەدا ئەرکێکی قورسیان لەسەرشان هەر کەسە و لە جێگایەکی خۆیان ئەوان چاویان لێوەیە کە ئێمە هاوکاریان بکەین بەڕاستی واروواش بووە لە هەر شوێنێکدا کە ناوچەکە یان ئیدارەکە دەکەوتە ژێربارێکی وا سەختەوە ئەوان زیاتر لەوەیە چاویان لەوەیە کە ئێمەمانان هاوکاریان بکەین هەرواش بووە محاولە کراوەکرا و لێرەش لە کوردستان فرسەتێکی باشە ئاماژە پێ بدەین جەنابی پارێزگاری دهۆک جەنابی پارێزگاری هەولێر دیسان ئیدارە سەر بەخۆیەکان پارێزگاکانی تر هەماهنگگیان کردووە و دڵنیاشین لە ڕۆژانی داهاتوو ئەگەر پێویست بکە تەمە نادەکەین کە پێویستیان بە ئێمە نەبێت و ڕەوشەکە جێگیر ببێت بەڵام خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو ڕوحیەتیان هەیە هی ئینسانی و هی هاوکاریکردنی یەکتری و دەستی یەکترگرتن بە تایبەتیش لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە ئێمە هەمیشە پشتگەرم بووینە بەو خەڵکەی کە هەماهەنگی و هاوکاری و پشتیوانێکی باشی ئێمە دەکرێت کە بتوانین ڕووماڵی کێشەیەکی لەو شێوەیە بکەین و لە خزمەت خەڵکی خۆمان زۆر باشە لە ئەشرەفیە و شێخ مەقسوودەوە لەلایەن خەڵکەوە پەیوەندی بە تیمەکانتانەوە کراوە بۆ داواکردنی هاوکاری بەڵێ بە تاکید ئێمە لەوێش ئامادەکاریمان کردووە ئەمڕۆ نوێنەری دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان دادەنیشێت لەوێ و دیسان لە شوێنەکانی تریشەوە بە کورتەکەی ئەگەر ئاماژەی پێ بدەم لە هەر شوێنێکدا کە لە سووریا کێشە دروست ببێت ئێمە ئەتوانین بگەینە ئەو ناوچانە هاوکاریان بکەین و حتا لە ڕێگای قامشلۆشەوە ئێمە ئامادەکاریمان کردووە ئەگەر پێویست ببێت لەوێشەوە چکو چاوەڕوانی ئەوە دەکرێت دیسان ژمارەیەکی خەڵک ئەو ناوچەیە بەجێ بێڵن بەداخەوە ئەمە ئەمە نادەکەین نەبێت بەڵام ئەگەر بوو بۆ ئەمەش دەستگای خێرخوازی بارزانی ئامادەکار زۆر باشە لە ئێستاوان پێویستیان بەچی هەیە چ هاوکاریەک لەلایەن ئێوە بۆ ئەوان دابین دەکرێت و پێویستیەکانی ئەوان چین بەتایبەتی خۆراک ئەساسە بۆ ئەوانە بابەتی تەندروستی گرنگە پێداویستەکان لەوێن هەر لەوێن ینی هەر کادیری ئەوێن خەڵکی ئەوێن ئێمە لە چوارچەوەی دەستگای ستافی دەستگای خێرخوازی بارزانی ئیش دەکەن و بە درێژایی ئەو 3 ساڵەش ئیشیان کردو ئەوان بەردەوام وەکو تیمی گەڕۆک لە گوندەوارەکان گەڕاون لە نەحیەکان گەڕاون پشکنینیان کردووە داو دەرمانیان پێشکەش کردووە پێشکەش بە خەڵکەکە کردووە تەجروبەیەکی زۆریان هەیە ئەو تیمانە و ئێستا محاولەمان کردووە و تیمانە فراوانتر ببن وەکو ئاماژەم پێدا بواری تەندروستی پێداویستەکانی منداڵ پێداویستەکانی ناوماڵ بە تایبەتیشی خۆگەرمکردنەوە لە دۆشک و بەتانی و لە پێداویستەکانی وەکو سۆپا و ئەمانەش بابەتی گرنگن کە ئێستا خەڵکەکە پێویستیان پێەیە ڕنگ بێ نەکرێت لە ئان و ساتێکی وە ئەوەدا سەرپەنا دروست بکرێت و ئەو ڕوحیەتەش هەیە بەردەوام لەلایەن کوردستانیان ئەوە کە حاڵەتێکی لەو شێوەیە ڕوو دەبێت هەمویان دەرگای ماڵەکانیان دەکەنەوە بەڕووی خەڵکەکەدا ئێستا بەشێکی زۆری ئەو خەڵکە ژمارەیەکی کەم نەبێت نەچوینەتە ناو کەمپەکان هەمووی لە ناو گوندەوارەکاندا لە ناو شارەکاندا لەلایەن خزم و کەسەکانەوە جیان کرایتەوە و هاوکاری دەکرێن بەڵام دیسان ئێمە ئەزانین ڕەوشی ئابووری لەوێ لە بوارێکی قورسدایە بۆیشە
پێویست دەکات کە ئێمە هاوکاری ئەو خانەوەدانە بکەین ئەوانەی کە ئەو خەڵکیان بخۆوەگرن. زۆر باشە ئەگەر زۆر بەورتر باسی دۆخی ئەو گەڕەکە کوردنشینانە بکەین زیاتر لە 9 مانگە گەماڕۆیەکی توندیان لەسەر بووە هەم لە ڕووی خواردن و خۆراک و پێداویستی و هەم لە ڕووی سوتەمەنی بە تایبەتی ئەتوان ئەم بابەتانیان بۆ چارەسەرکەن بە تایبەتی سوتەمەنی بۆ گەڕەکە کوردنشین ڕنگ بێت ئێمە نەتوانین هەموو شتێک بکەین بەڕاستی ئەوەی بەلای ئێمەوە گرنگە چۆن بتوانین ئەو هەماهنگگیە دروست بکەین لە ناوبینی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ناوبین ڕووی بەخشەران و ئەو توانایی کە ئێمە لەوێ هەمانە و گەیشتن بەو خەڵکەیە و بە تەئکید لاینە پەیوەنددارەکان ئاژانس و ڕێکخراوەکان UN ئەوانەش هەر کەسە و بەلای خۆیەوە ئەرکێکیان دەکەوێتە سەرشان وەکو ئاماژەم پێدایان ئێمە شتێک نینە ئەوەندە ئیمکانیاتێکی گەورەمان هەبێت لێرە و بە تایبەتیش لێرە و ئەسڵی ئیشی ئێمە لێرەیە لە هەرێمی کوردستان و بارودۆخی هەرێمی کوردستانیش ئەوە دەکات کە ئێمە بەردەوام لا بارە قورسەکەمان لێرەوە بێت ئەوەی ئێرە بکەین تەختیەی ئێرە بکەین هیچ چالاکیەکانی ئێرە بکەین خزمەتی خەڵک بکەین لێرە بەڵام ئەمە بابەتێکی ئینسانیە لە بابەتی ئینسانیدا ئێمە زیاتر پردین لەوەی کە هاوکاریەک لێرەوە ببینەوەی ئێمە ئەو پردە دروست دەکەین وەکو ئاماژەم پێدا کە ژمارەیەکی زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی ئەو هاوکاریانە دەگەین بەڵام لەوانە ئەو ڕێکخراوانە کە من ئاماژەم پێدا توانای بەشەریان نەبێت لەوێ تەختیەی ئیشەکە بکەن چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن بۆیە ئەو سیقەیە دروست بووە لەگەڵ ئەوان و لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی کە لایەنە مادیەکە دەکەوێتە سەر ئەوان ئەوە تا ئەو هاوکاریە بگاتە دەست ئێمە کە تەرخان کراوە تایبەت کراوە بەو ڕەوشەی کە لەو دووگەڕەکەی شێخ مەخسوود و ئەشرەفیە هەیە لە حەلەب و حتا ئەو ئاوارانێکی ڕووان لە عفرین کردۆیان ئەگەر لە مستەقبەلیشدا ڕوو لە ناوچەیەکی تر بکەین هەر هاوکاریەک تایبەت بەو خەڵکە بگاتە ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی ئەرکێکی ڕێکخراوەیی واجبە لەسەر ئێمە ئەو هاوکاریە بگەینینە ئەو شوێنە تا ئەو هاوکاریانە بەردەوام بێت تا ئەو پشتیوانیە بەردەوام بێت ئێمە هەمیشە دروشممان ئەوە بووە تا ئەو خەڵکە پێویستی بە ئێمە بێت ئێمە لە خزمەتیاندا زۆر باشەوە بێگومان کاری زۆر گەورەشتان لەو ماوەیەدا کردو زۆر سپاس دەکەم بە ڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.